لە درێژەی هەوڵەکانی قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکانی هەرێم بە تایبەت کێشەی تاپۆکردنی خانوو زەوی و مڵکی هاوڵاتیان چەند فەرمانێکی دەرکرد بۆ چارەسەرکردنی لە سنووری نەخشەی شارەوانیەکان لە ڕێگەی لیژنەی تایبەتمەندەوە. لە سنووری شارەوانی سلێمانی بە فەرمانی ژمارە 329 کە لە 18/1/2018 دەرچووە بڕیاردرا لیژنەی تایبەت پێک بێنرێت بۆ تاپۆکردنی خانوو زەوی هاوڵاتیان لە چوارچێوەی نەخشەی شارەوانیەکاندا. فەرمانەکەش 313 خێزان لەی سوودمەند بوون بەم جۆرە. 124 خانووی نیشتەجێبوون لە سنووری شارەوانی بەکرەجۆ، 107 خانوو لە سنووری شارەوانی ڕاپەڕین، 72 یەکەی نیشتەجێبوون لە سنووری خۆرهەڵات و خۆراوای شارەوانی سلێمانی. هەروەها لە دوو فەرماندا بە ژمارەکانی 862 863 کە لە 22/2018 بە ئیمزای قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەرچوون، ئەو خانووە نیشتەجێبووانەی دەکەونە سنووری گوندەکانەوە تاپۆ دەکرێن کە تەنها لە سنووری شارەوانی سلێمانی 25,000 خێزان سوودمەند دەبن. خانووەکانیش بە پێی ماسەرپلانی سلێمانی دەکەونە قولەڕەیسی، قڕگا، مەلا داوودە، کانی بەردینە، کەنەسوورە، کانی گۆمە کە ئێستا بوونەتە بەشێک لە گەڕەکەکانی سلێمانی و ساڵانێکە کێشەی تاپۆیان هەیە. لە سنووری ئیدارەی گەرمیانیش بە فەرمانی ژمارە 328 کە لە 18/1/2018 دەرچووە سەرجەم ئەو زەوی و مڵکانەی تاپۆیان نیە تاپۆ دەکرێن. کۆی گشتی ئەو خێزانانیشی لە فەرمانەکە سوودمەند دەبن 19,800 خێزانن بەم جۆرە. لە کەلار لە 13 گەڕێکدا دوای 20 ساڵ چاڕوانی 10,000 خانوو تاپۆ دەکرێن. لە کفری لە 5 گەڕێکدا دوای 25 ساڵ چاڕوانی 1000 خانوو تاپۆ دەکرێن. لە ڕزگاری لە 15 گەڕێکدا دوای 29 ساڵ چاڕوانی 7,500 خانوو تاپۆ دەکرێن. لە باوەنور لە 6 گەڕێکدا دوای 80 ساڵ چاڕوانی 1200 خانوو تاپۆ دەکرێن. لە سەرقەڵا لە گەڕەکێکدا دوای 20 ساڵ چاڕوانی 100 خانوو تاپۆ دەکرێن. لە دەربەندیخانیش بە فەرمانی ژمارە 1123 کە لە 8/3/2018 لەلایەن قوبا تاڵەبانیەوە دەرچووە لە 20 گەڕێکدا دوای 30 ساڵ چاڕوانی 4878 خانوو تاپۆ دەکرێت. هەروەها لە قەزای کۆیەش بە فەرمانی ژمارە 1267 کە لە 26/3/2018 دەرچووە لە 12 گەڕێکدا دوای 40 ساڵ چاڕوانی نزیکەی 8,000 خانوو مڵک تاپۆ دەکرێن. هەروەها بە فەرمانی ژمارە 544 لە 31/1/2018 کە قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کە لە هەردوو قەزای ڕانیە و قەڵازێ پێگەد و کۆی گشتی شارەوانەکانی ئیدارەکە 13 شارەوانیە لە 64 گەڕێکدا نزیکەی 35,570 خانوو زەوی بێتاپۆ تاپۆ دەکرێن بەم جۆرە. لە ڕانیا لە 12 گەڕێکدا نزیکەی 20,000 خانوو تاپۆ دەکرێن. لە چواقوڕنا لە 15 گەڕێکدا نزیکەی 2500 خانوو تاپۆ دەکرێن. لە حاجیاوە لە 5 گەڕێکدا نزیکەی 250 خانوو تاپۆ دەکرێن. لە سەرکەپکان لە 10 گەڕێکدا نزیکەی 800 خانوو تاپۆ دەکرێن. لە بۆسکێن لە 4 گەڕێکدا نزیکەی 1000 خانوو تاپۆ دەکرێن. لە سەروچاوە لە 6 گەڕێکدا نزیکەی 1800 خانوو تاپۆ دەکرێن. لە شکارتا لە 3 گەڕێکدا نزیکەی 100 خانوو تاپۆ دەکرێن. لە قەڵاتزێ لە 4 گەڕێکدا نزیکەی 7000 خانوو تاپۆ دەکرێن. لە سەنگەسەر لە 3 گەڕێکدا نزیکەی 100 خانوو تاپۆ دەکرێن. لە ژاراوە لە 2 گەڕێکدا نزیکەی 1120 خانوو تاپۆ دەکرێن. سەرجەم ئەم فەرمانانەی قوبا تاڵەبانی بۆ تاپۆکردنی خانوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆتە جێگای دەستخۆشی و خوشحاڵی هاوڵاتیان. جگەرەوەش ئەو داهاتەی لە تاپۆکردندا دەست دەکەوێت
لە پرۆژە خزمەتگوزاریەکانی سنووری شارەوانیەکان خەرج دەکرێتەوە کە پێشتر هیچ بڕیارێکی لەو شێوێ نەبووە و داهاتەکەی دەگەڕێنرایە بۆ خەزانەی حکوومەت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز.